لە جەولەی یانزەیەمی خولی نایابی یانەکانی کوردستان یانەی شێروانە لە یاریگەی خۆی میوانداری یانەی هەولێری کرد. یاریەکە تا ڕادەیەک ئاستێکی مامناوەندی پێوە دیار بوو. هەردوولا هێرشی مەترسیداریان دەکردە سەرگۆڵی یەکتر. بەڵام لە نیوەی یەکەمی یاریەکەدا یاریزانێکی یانەی خانەخوێ بە کارتی سوور کرایە دەرەوە و ئەمە شکاری کردە سەر ئاستی شێروانە و نەیتوانی سوود لە یاریگەی خۆی وەربگرێت بۆ برنەوەی یاریەکە. هەولێریش نەیتوانی سوود لە کەمی یاریزانانی شێروانە وەربگرێت و یاریەکە بە سوودی خۆی کۆتایی پێبهێنێت. یاریەکە تا کۆتایی بە یەکسانی مایەوە و هیچ لایەک نەیتوانی تۆڕی گۆڵی یانەی بەرامبەر بەهەژێنێت و هەردوولا بە تاکە خاڵێک ڕازی بوون. وەکو ئاگادارن لە یاری پێش و شێروانە توانی بردنەوەیەکی باش بەدەستبێنێ ئەو ئەنجامە وای لێکردین کە ئێمە هەموو بیر لەوە بکەین هەموو یاریەکان بە بردنەوە کۆتایی بێ بچووکە بەڕاستی وەکو ئەوەی ئەبینین لە تیپەکە و ئامادەکاریەکان و ئەنجامەکانی تا یاری چەمچەماڵ ئێمە یەکێک لەو تیپانەی کە چانسێکی زۆرمانەیە بە ئاست و بە ئەنجام و بە تەنزیمی تیپ بگەینە قۆناغی داهاتوو. خۆتانش باش دەزانن قۆناغی داهاتوو ئامادەکاری خۆی ئەوێ و ئەو کاتە قسەی خۆی تیاکرێ. بەڵام ئینشاڵڵا وەکو ئەوەی بەرنامەی ئیدارەی یانە و هەمووی دایناوە پشتبەخوای گەورە ئەومان داناوە ئینشاڵڵا بگەینە یەکێک لە تیپەکانی قۆناغی داهاتوو بین. و یاری ئەمڕۆژ خۆتان بینیتان بەڕاستی ئەوەی ڕوویدا کردە دەرەوەی یاریزانێکمان بە هەر هۆیەک بووە هەرچەندە ئێمە تەواو تاکید نین چۆن بوو ئەوە بڕیاری ناوبژوان بوو. ئەو دەرکردنە دەرەوەی یاریزان نەبووە ئەتوان بڵێم ئەنجامەکە لە قازانجی ئێمە بوو بەڵام ئەو ژیاریە و ئەبێ دەرسی لێ وەرگری. سەرەتا دەستخۆشی لە یاریزانەکان دەکەم ئەمڕۆ ئاسێکی باشیان پێشکەش کرد بەڵام کەمی ئەزمون لاان یاریزانەکانی ئێمەوە نەمانتوانی بینە خاوەنی سێ خاڵ یاریەکە لەبەرەوەی ئێمە باشتر یاریمان کردو هەروەها یاریزانەکان خاستن جێمی دوم بە شێوەیەکی زۆر باش ڕێنماییەکانیان جێبەجێ کرد بەڵام ئیتر نەبوونی ئەزمون نەبوونی خیبرە لە یاریزان ئەوە لێ دەکرێتەوە کە نەمانتوانی گۆڵ بکەین و سێ خاڵ یاریەکە بەدەست بێنین. وەکو باسم کرد ئێمە زۆربەی یاریزانەکان تەمەنێکی بچوشیان یان ئێستاگە زۆربەی ئەو یاریزان ئێستا یاریان کرد تەمەنیان لە ناگاتە 24 ساڵ ناگاتە 23 ساڵ تەنها یەک یاریزان نەبێت کە موالیدی 95 ئەوکانی تر هەموو موالید 2000 2001 و 2003 ئەوانە هۆکار بنکەوە ئەمە لە قۆناغی یەکەم ئەنجامان باش نەبێت. بەم ئەنجاماش یانی شێروانە بە کۆکردنەوەی 16 خاڵ پلەی دووەمی لە یانەی برایەتی وەرگرت و یانی هەولێریش بە 6 خاڵەوە لە پلەی شەشەمی ڕیزبەندیەکە مایەوە. هاوەر محەممەد کەناڵی پەیام گەرمیان.